ماوەی سێ ساڵە کاری خێرخوازی یەکەم و سپاس بەخوای گەورە لەمای ئەم سێ ساڵات کۆمەڵێ پرۆژەی جوان و کۆمەڵێ ماڵمان ئاوادان کردوێتەوە و من لێرەوە ئەمێ زۆر سپاسی ئەو گەنجانەی ناو سیساق و گەنجانی سیساق لە دەرەوەی وڵات بکەم کە هەمیشە هاوکار و پاڵپشتم بوون و بەڵێ من لە ڕاستیا من خۆم فەقیرم باوکم فەقیرە بنەماڵێکی فەقیرین ڕەنگە هۆکارەکەی خۆم بوو بێتم کە فەقیر بوو بێتم هەستم کردووە خەڵکانێک هەیە زۆر فەقیرن بۆیە دەستم کرد بەم کارە سپاس بەخوای گەورەش لەم کارە من ڕەحمی خوام بەدەستێناوە و متمانەی خەڵکیش سپاس بەخوای گەورە بەردەوامیشە بم هەتا ئەو دەقەی خەڵک پێویستی بە من بێ سپاس بەخوای گەورە ئیتر ئێمە سەردانی ماڵەکەیەکەین ئەو سیقەمان پێیا کردو هەج ماڵێ بزانی مستەحق نییە زۆر مستەحق نەبێ ئێمە هیچی وە ناکەین و هەج ماڵێکی زۆر مستەحق بێ خێرخوازیش ئێمە ئەکا بەوەکیت کە کردینی بەوەکیت ئێمەش مەجبورین ئەو ماڵی کە زۆر مستەحقە هاوکاری ئەو ماڵە بکەین لەبەرەوەی وەکیلی ئەو خێرخوازین کابرا بۆ نمونە لە دەرەوەی وڵاتە بە من ئەڵێ من دوو بەرمیلەوت بۆ ماڵێکردم بەس بێ ماڵی فەقیر بێ ئەگە من لێرەوە نەیم بە فەقیر بێم بە یەکێکی تر گوناحبارم بۆیە ئەو متمانەمان بەدەستێناوە ڕەنگە چەند جارێکی تاقی کرابێتینەوە چەند جارێکی ژینمان بۆ کرابێ سپاس بۆخوای گەورە ئەوە ڕەحمی خوای گەورەیە کە ئێمە ئەو ماڵانە دەستنیشانەکەین کە زۆر مستەحقن هەیە فەقیرە هەیە بێ دایک و باوکە هەیە مناڵی هەتیمە من ئیسا پێنج ماڵم لایە مناڵی هەتیم من مانگانە هەر ماڵی 150,000مان بۆ بڕینەتەوە و کۆمەڵێ ماڵ هەیە مانگانە ئێمە خواردن و پێداویستەکانیان بۆ دامینەکەین کۆمەڵێ نەخۆشی درێژخایان هەیە ئەبێ مانگانەیەمە عیلاجیان بۆ دامینەکەین هەموو مانگێکە ئەمە نییە بڵێ مایەکەین و مایە نایکەین تر بە پێی پێویستە هەنێ ماڵ هەیە پێویستی بە خواردنە هەند ماڵ هەیە پێویستی بە نەوتە ئێمە بەردەوامە بین پشمان ناوە دەدەست خوای گەورە هەچێکمان پێ بکرێ بۆ فەقیر وەژار بە تایبەتی بۆ قەزای سێ سادق و چواردەوری درەخی ناگەن ئینشەڵڵا ئەم خانووە هی ماڵێکی فەقیرە ئێمە ڕۆژێک هاتین تەلەفۆنێکیان بۆ کردین وتی ماڵێکەیە زۆر فەقیرن ئێمەش هاتین سێریمان کرد بەڕاستی وەزعیان باش نەبوو ئەمە خانووەکەیان و ماڵ مناڵی نەماژیان بۆیە بڕیارمان ئەم خانوویان بۆ چاپ بکەین سپاس بۆخوای گەورە پۆستمان کرد و کۆمەڵێ گەنجی چاک و بەڕێز هاتنە سەر خەت و ئێستا بەردەوامین ئیشی تیاگەن ئینشەڵڵا لەماوەی ئەم هەفتەیشتا تەواوە بێت زۆر مرتاحە وجدانم مرتاحە ئاسوودەم کاتێک بینم یارمەتی کەسێکە دەم هەژارە بە مانای کەلیمە هەژار بێ لە ناخۆ زۆر مرتاحم و ماڵ و مناڵیشم هەمیشە مرتاحن بەوەی باوەڕکە شەوی وا بۆ 12 شەو دایکە بۆ تەلەفۆنی بۆ کردم وتێتی مناڵەکەم شیر نییە بیەمێ نەخەوتووە بۆ 12 شەوە هەساوم دوکانم بە خەڵک کردوەوە شیرم بۆ بردووە یعنی ئەمەنە مرتاح بووم کە من مناڵێکم تێر کردو ئەو شەوە بە ساحت خەوتووە یان ماڵێکم گەرم کردوەوە بە ساحت خەوتووە ئەمە سپاس بەخوای گەورە مرتاحیەکە بەخشێ بە ناخی ئینسان کە هەز بەوە بکات کە تۆ ئەتوانی کەسێک ڕزگار بکەیت لە ڕێگەی خێرخوازەوە ئەتوانی یارمەتی کەسێک بی لە ڕێگەی خێرخوازەوە بۆ ئەوەی بتوانێت بژی ئەمەی کە ئێمە یکەین ئەمە شتێکی کەمە یعنی ئێمە ناتوانین هەموو ماڵێ ئاوادام بکەینەوە یعنی ئێمە شتەکانمان دیاری کراوە بۆ نمونە تۆ ئەگەر کەسێک نەبێت هاوکاریکات تۆش ناتوانانی یارمەتی کەسێکە بیت بۆیە ئەمە حەق وایە حکومەت بیر لەمە بکاتەوە ڕێگە چارەیەک دانێ هەدی کار بە تایبەتی لەم سنووری ئەمە هەلی گار بڕەخسێنێ بۆ گەنجان و شتێ بکە کە گەنج ئیسفادەی لێ بکە یعنی بەڕاستی ئەمە ناکرێتەوە هەر خەڵک فێرکەی هەشتی بیت هەشتی بیتێ بەڕاستی من شتێکیشت پێ بڵێ من تا ئێستا تقریباً 10 گەنج 15 گەنج هەر خۆ ماتۆرم بۆ کڕیون و لە ڕێگەی خێرخوازەوە ئیشم بۆ دۆزینەتەوە یان خۆ دوکانم بۆ داناون دوکانیان کردووە ئەمە لەبەرەوەی فێر نەبێ هەر بڵێ بێنە تۆ ئەتوانیت هەنێ کات هەنە شت بکەیت کە گەنجەکە خۆی بتوانێت دەستی کاری هەبێت ناخۆشترین ڕوودا ئەو ڕووداوە بوو من ماڵە تەلەفۆنیان بۆ کردم دایکێک بوو تۆزە تەمەنی هەبوو خەیبوو چاوەکانی لەدەسەیە وتی ئەگەر بێت و تا هەفتەیەکی کە چاوم عملیات نەکەم دکتۆر پێوتم چاو لەدەسێت هیچ کاسبکارێکشی نەبوو کرێچیش بوو واسپاس بۆ خۆی گەورم پۆستێکم گەنجێک لە ئەوروپا و چەند گەنجێکی کەیش هاوکاریان کرد و بە زوورترین کات لە ماوەی 2 ڕۆژە نەشتەرگەریەکەمان بۆ کرد نەمانێڵا ئەو دایکە
بۆ ئازارە و بتلێتەوە لەماوەی ئەو سێ ڕۆژە نەشتەرگەریەکەمان بۆ کرد.